هەمیشە لەگەڵ ئەوە بووین کە گەنج و هاوڵاتی ئەم نیشتیمانە وڵاتە بەجێنێڵێ بێ بەگشت ئەم نادادی و ئەم ستەمە بدابچێتەوە، بێ ڕێکارە مەدەنیەکان، ڕێکارە یاساییەکان، بێ ئەم جوودەی هەیەی لە سنووری وڵاتان سەرفی دەکا بێ لێرە سەرفیکە بۆی گۆڕانکاری بکە، بێ بەگژ ئەم ستەمە دابچێتەوە، بێ ستۆپێک بەدەسەڵاتداران بکە بەم مافیایە و بەم چەتانە بکە کە ئیدارەیەم وڵاتە دەخەن. بێ بوەستێتەوە بەگژ ئەمانەی کە احتیکاری بازاڕیان کردووە، بێ بەگژ ئەمانە دابچێتەوە کە وڵات دەفرۆشن، بێ بەگژ ئەمانە دابچێتەوە کە دەسەڵات و پێگە حکومیەکانیان خستۆتە خزمەتی تایبەتی خۆیان و بنەماڵەکانیان، بێ بەگژ هەموو ئەو دەنگە ناشاز و ئەو مۆدێلاتەی بە ناوی سیستەمی نوێی بازاڕی ئازاد و سیستەمی نوێی جیهانی هاتۆتە باشووری کوردستان و دێ هەموو دەستی خستۆتە هەموو کایەکانی ژیانی هاوڵاتیانی ئەم وڵاتە. ئەوەیە دەمانوێت گەنج و لاوانی ئەم نیشتیمانە بەم ڕوحیەتەوە شۆڕەشی مەدەنی دەست پێ بکەن، بێن بە دەسەڵاتداران برێن ئیدی ناتوانین چی دیکە لەوە زیاتر ڕێگاتان بدەین ئەم وڵاتە ئاوا کاول بکەن. ئەم وڵاتە وڵاتی ئێمەیە، وڵاتی وان نییە. هەمیشە وڵاتی ئەوانەیە کە ڕەسەنن و وڵاتەکەیان خۆش دەوێت ئەو چەتە و مافیا و دزانە نیە، چکە لەبەرەوەی بەبێ ئیسtisنا 30 ساڵە دز ئیدارەیەم وڵاتە دەدا. ئەگەر دز نەبوونایە ئەم وڵاتە ئاوای لێ نەداهات، وڵاتێ سەرخان و ژێرخانی هەمووی زێڕ و نەوتە، گەنجەکانی دەڕۆن لە سنووری وڵاتان ئاوارە دەبن، دەمرێن لە سەرمان، لە بێکاری تووزانم دایان و ئاساتیان بەسەدێ. جا لەبەرەوە دووبارە و دەبارە داوا لەو گەنجارە دەکەم کە ماون و ئەوانەی کە ڕۆیشتوشن ئەم وڵاتە نابێ بۆ گورگان بەجێبێڵین. هەرێمێکە خود لە هەر وڵاتێکە کە گەنج گەیشتە ئەو قۆناغی بێوێ وڵات بەجێبێڵە و بڕوا کۆچ بکات، شوێنی مەنزڵگای خۆی بەجێبێڵێ و بڕاڕوو لە وڵاتێکی تر بکە کە غەریبە. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە و زۆر زەحمەتە. بۆیە پێویستە ئێمە بە هەموو توانامانەوە بتوانین وشارێکی باش لە ناو کۆمەلگای خۆمانە بۆ گەنجان فراهەم بکەین لە پێناوی ئەوەی کە ئەمان نەوەی دوا ڕۆژن، ئەمان داینەمۆی بەردەوامی کۆمەلگان پێویستە بمێننەوە لە شوێنی خۆیان، بەڵام بە شێوەیەک بێت نەک بە ئیجباری بێ. نەخێر هیچ کاتێکم ژیانە بە ئیجباری ناڕوا بەڕێوە. پێویستە سیاسەتی ئەم حکومەتانی کە ئەم وڵاتانی پێوە بەندە و بە تایبەتیش هەرێمی کوردستانی ئێمە داواکەین حکومەتی هەرێم چاپێخشانەوە بە سیاسەتی ئابووری و سیاسەتی کۆمەڵێ لە پێویستیەکانی ژیانی تاکی کۆمەلگا چاپێخشانەوەیکی جدی پیا بکات، ئیتر بەس بێت کە هەموو کەرتی گشتی بۆتە کەرتی تایبەت لە بواری خوێندن، لە بواری تەندروستی، لە بواری نەبوونی هەلیکار. ئەم گەنجانە زانکۆ تەواوەکەن، خوێندن تەواوەکەن، بەڵام ئیشیان نییە، ناتوانن بەسیترین ژیانی خۆیان بەڕێوە بەرن، ناتوانن ژیانی هاوسەرگیری پێکەوە بنێن. پێویستە، زۆریش پێویستە گەنجان لە وڵاتی خۆیان بمێننەوە، گەنجان لە مەنزڵی خۆیان بمێننەوە، چونکە ئەمە کارێکی زۆر گرنگە. لە هەر شوێنێکە کە ئەم دیاردەیە زەق بۆ سەری هەڵدا، ئەمە دروستبوونی خەلەلێکی زۆر گەورەیە هەر لە دەسەڵاتەکانەوە یەک بە دوای یەکە و هەتا ئەم دەسەڵاتی کە ئێستا لە حکومڕانایە.